دڵدار ڕەشید ئەو گەنجەی دانیشتووی شارەدەی سیدەکان دوای ئەوەی ئازارێک لە سچی دروست دەبێت بۆ چارەسەر سەردانی پزیشکی تایبەت بە نەخۆشیەکەی دەکات لە قەزای سۆران. دوای وەرگرتنی دەرمانی چارەسەری بۆ چەند ڕۆژێک پزیشکەکە مۆڵەتی نەشتەرگەری بۆ دادەنێت، بەڵام کەسوکاری دڵدار باس لەوە دەکەن ڕۆژی نەشتەرگەری پزیشکە پسپۆرەکە ئامادەی نەشتەرگەریەکە نەبووە و پزیشکێکی تر نەشتەرگەری بۆ ئەنجام داوە. سێ ڕۆژ پێش ئێستا لێرە گوتی تەنیشتمە زوورێتەوە ئەو تەنیشتم زۆر جانە هێ منگو ژانی زۆر احتیاجە بابچن حیاتەشی بکەین سۆلەری لۆ کرد گوتی کاکەڕی خەرەکۆرت انتیهابی کردیە ئێستا عملیات ناکرێ دەبی هەندێک حیلازە لۆ دانیم و وەرەقەت بدەینێ بچی ئاشتی دوو ڕۆژە لە ئاشتی داخل بە هەتا و انتیهابەت بڕەکەمە بی ئەو جا عملیات دەکەن ئەمەش گۆ سەر چاوە دکتۆرە تو باشتر نەزانە دوونێکە هاتینە ئەو مزەمید و ئەوانە هاتین دڵدار ڕەشی چێمەش گو بەرێ دڵدار ڕەشی دەوێ گوتن کاکە بابل و عملیاتێ ئەمەش بردن و عملیات سعیبی نەبوو پەپێ خۆڕۆی چ مشکلەی نەبوو تەنها بڕێک ژانێکی گوتی ژانم لە ڕێخەرەکۆرم بڕەکە زوورێتەوە ئەمەش گوت سنێ خۆمە ترسینە بە تەلەفۆن ئەو تەحویلی ئەو دکتۆرەشی دیکریا بە تەلەفۆنی لۆ کردن خۆشەکەم لێ بەناوی فلانە کەسە و لۆم عملیاتکە بەناو دەستیان تەواو بووە ئەمەش گوتی چی عملیات کردیە تێخەوشین دکتۆرەکان. دڵداری تەمەن 19 ساڵ تاقانەی دایک و باوکی بووە و کەسوکارەکەی باس لەوە دەکەن کوڕەکەیان بەهۆی هەڵەی پزیشکیەوە گیانی لەدەستداوە و ڕاشی دەگەێنن کە سکاڵای یاسایی لەسەر تۆمار دەکەن. سکالان لەسەر شخصی دکتۆر زەداوە لە حکومەتی هەرێمەکە وەزارەتی تەندروستی بە دوادوچون لەسەر ئەوەی بکە کەیسە ئەو کوڕی چونکی ئەوە نە عملیاتە ئەوە تاوانە کارەساتە زاد زەرجێ مەسۆتەی با زەرجی کەسی دیش نەسۆتێ ئەوە 50 ساڵە خێزاندارە مامێ من نەچیژی هەیە نەکوڕی هەیە هەیتینیتی ئەو کوڕە باگت بمری تاقانە باگت بمری ئەمە بەخۆدی تووشی دکتۆر هەرات بەخوار بە بەخۆدی زرکشی لە بەکردن هەرات بەس گوتیان لۆ نەخۆشەکی دیت و هەتا خۆی قوتار کرد و دایکات و بمری دلدار ئەمە تاقانی هەی ئەمە تاقانی هەی. بەرپرسانی کەرتی تەندروستی سنوورەکە ئامادەنین لەسەر ڕووداوەکە لێدوان بدەن. بەرپرسێکی وەزارەتی تەندروستیش دەڵێت تا ئێستا هیچ سکاڵایەکیان لەسەر کەیسەکە بەدەست نەگەیشتووە و هەر کاتێک سکاڵایان بگاتە دەست بە دواداچوونی بۆ دەکەن و لێپێچینەوەی یاسایی لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە کەمتەر خەم بوون. قدام الوزارة حكومية محكومية والله هذا ما ولا شيء يعني من كان يطول بتمروجي وشمع صدق الله تكتب الشمال دوامية بين الأمن وزارة التمرستي إن شاء الله دعوة كانت تشتغل بكم. تا ئێستا بەهۆی کەموکڕی پزیشکیەوە دەیان کەیسی وەک نابیناکردن و دەرهێنانی چاوی نەخۆش و کوشتن بە دەرزی و بەجێهێشتنی لە فاف و مەخەس لە ناوسچی نەخۆش چەندین حاڵەتی تر لە کەرتی تەندروستی هەرێمی کوردستان تۆمارکراون، بەڵام کەمترینی ئەو کەیسانە لە ڕێگەی دادگاکانەوە یەکلاکراونەتەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام شارەدەی سیدەکان.